گوتوبێژێکە گەلەکە خۆش بوو سێ ڕۆژێن پڕ بوون تۆپ بێهوانên عێراق و هەرێما کوردستانê beşdar bûn lê kulînvan û şehreza beşdar bûn ev sê rûja milvêrê gelek gelek spas bû sabrê hewa gelek gelek spas bû hevkarên me yên ku ev çend de kar li ser dikin evca kam gihiştîne çi encamên evê gotûbêjê de çi bît evê dîdarê eger hûn dixwazin kerem kin hêj de qeman mawa ما خل صالة قلتي دخل ما هيجي قريب كرم كان كاك زريان روشالاتي برافا بري نافان دالي كلين روداوي انجامن قربان دا سيروجيا قربان دا هوليري بهو عشكرات كان بشتي ودخوا حافظيه كي خوش سرطاء من سپاسی جنابی مامۆستا سەلاحەدین بکەم کە سەرەڕای سەرقاڵیەکەی قسەکەی نەشکاندین و تەشریفی هێنا بۆی کە گفتوگویەکی گەرمی کرد لەگەڵ کاک بێستون زۆر زۆر سپاس میوانانی ئازیز ئەزانم کاتی ئەخیرە 5 دقەیەک لە کاتان ئەگرم پانەلیستە بەڕیزەکان و ئامادەبوانی خۆشەویست بەرەو دوا ساتەکانی کۆڕبەندی 2025 هەولێرە چین ئەمەوێت سەرەتا بەناوی بەڕێز بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی ڕوودا و هەموو هاوکارانم لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و سوپاسی هەمووتان بکەم کە لەم چەند ڕۆژە لەگەڵمان بوون چی ئەوانەی کە بەشداریان کرد لە پانێلەکانەوە چی ئەوانش کە بە شێوەی دیکە هاوکارمان بوون تاوەکو ئەم کۆڕبەندە سەرکەوێت جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە لێرە لە کۆڕبەندی ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و کە لە چەند ڕۆژی ڕابردووە کردمان کە لە هەمان کاتیشا جێگەی سەرنجی زۆرێک لە میدیان ناوخۆی و ناوچەیەکان بوو گوێمان لە قسەکانی بەڕێز دکتۆر عەبدولەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراق کرد کە باسی لە پێویستی ڕێکاری خێرای ناوخۆیی کرد لە دژی گوشارە دەرەکیەکان و ئاماژەی بەوەدا کە عێراق ماتەوزەی ئەوەی تێدا هەیە کە ببێتە پردێکی بە یەکبەستنەوە بۆ سەقامگیری ناوچەیی هەروەها سەرۆکوەزیرانی عێراقیش لە گوتارەکەی خۆیان هاوکاری ئابووری وەکو ڕێگایەک بۆ زاڵبوون بەسەر پرسە ناکۆکیەکان نیشاندا و بەڕێز دکتۆر محمود مەشەدانی سەرۆکی ئەنجومەنی نێنەرانی عێراقیش گفتوگویەکی زۆر ڕاشکاوانەی لەبارەی دۆخی جیۆپۆلیتیکی ئێستای ناوچەکە کرد و سەرنجی بۆ دابەشبوونی دامەزراوەکانی دەوڵەت لە پاش 2023 ڕاکێشا کە بەڕای ئەو وا پێویستە کە بە زووترین کات چاک بکرێنەوە بە هەمان شێوە ڕێزدار کاک نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش تیشکی خستە سەر ئەوەی کە چۆنی هەولێر لە پرسەکانی کورد لە سووریا خۆناغی نوێی دیالۆگی ئۆجەلان بەڕێز ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورکیا ڕۆڵێکی کاریگەر و ڕێخۆشکەرانەی هەیە وەک چۆن ڕوانگەیەکی گشتگیریشی سەبارەت بە دیالۆگی نێوخۆیی هەرێمی کوردستان و ڕێگاکانی سازانی سیاسی لە نێوان هەولێر و بەغداش پێشکەش کرد کۆڕبەندی هەولێر ئەو دەرفەتەی هەبوو کە هاوکات بێت لەگەڵ بانگەوازە مێژوویەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ چەکدانانی پەکەکە کە ئەگەرێکی هەیە ببێتە خاڵێکی وەرچەرخان لە کۆتایی هێنان بە شەڕێکی 40 ساڵە کە زیاتر لە 40,000 کەس قوربانی لێکەوتۆتەوە لە هەمان کاتیشا بەڕێز بولەند ئارەنج سەرۆکی پێشووی پەرلەمانی تورکیاش هەر لێرەوە باسی لەوە کرد کە هێشتا دیار نییە دەوڵەت چۆن بەتەمایە پرسی کورد چارەسەر بکات و مەراقی ئەوەشی کرد کە بزانێت بۆ چوونی دەوڵەتێکی وەکو ئێران چیە لەسەر ئەم پرسە ئەمەش وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی کە ئەشێ بانگەوازەکە تەنیا سەرەتایەک بۆ پرۆسەیەکی درێژخایەن کە پێویستی بە دیدگایەکی استراتیژی و ئامادەکاریەکی فراوانتر و دوورمەوداتر هەیە سەرۆکی هەرێمی کوردستان لە ئاستێکی فراوانتریشا جەختی لەوە کردەوە کە چارەسەری ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبەری 2023 سەرەڕایەوەی کە ئیسرائیل هەندێک سەرکەوتنی تەکتیکی بەدەستێناوە پێویستی بە چارەسەرێکی دوورمەوداتر هەیە کە بێگومان ئەوەش بە دیالۆگەکرێت بۆ ئەوەی کە چونکە بێگومان ئەگینا پرسەکان دووبارە ئەبنەوە چونکە پرسی وەکو فەلەستین هاوشێوەی پرسی کورد لە مەنتیقا پرساکن کە هەرگیز لە نەناسن و قەزەیەکن کە بە بەردەوامی ئەمێنەوە گوێمان لەوە بوو کە شارەزایان جەختیان لەوە کردووە کە گۆڕانی کەش و هەوا پرسی ئاسایشی ئاو لە ناوچەکە و عێراقا ئیتر خاوەخاو هەڵناگرێەوە پێویستە چارەسەرێکی خێرای بۆ بدۆزرێتەوە ئەویش بۆ وڵاتێکی وەکو عێراق کە ساڵانە پێویستی بە زیاتر لە 90 میلیارد مەتری سێجا ئاو هەیە لەو ڕوانگەیەشەوە پێویستیەکانی هەنگاوی خێرا و هاوکاریەکی ناوچەیی لەگەڵ بەڕێوەبردنێکی دروستی سەرچاوەکانی ئاو وەکو ڕێگە چارەسەر پیشاندران ئەمانە و هەموو گفتوگۆکانی دیکە لەبارەی دۆخی ناوچەکە لەسەر سووریا لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان
لە کۆربەندی ئەمساڵی هەولێرە جارێک ئەوەی بۆ دەرخستین کە جارێکی دیکە کە هەولێر کاندیدێکی بەهێزە بۆ ئەوەی کە ببێتە سنتەرێکی دیالۆگی استراتێژی لە ڕۆژاوای ئاسیا و لە هەموو ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە قۆناغێکی دواترە. ئەمەش ئەو خەونە بوو کە بەڕاستی ئەمە هەر لە سەرەتاوە دەستمان پێکرد کارمان بۆ کرد بۆی کە بتوانین خەڵکێکی زۆر لێرە کۆ بکەینەوە. لە ڕۆژانی ڕابردووشدا دەیان کەسایەتی سیاسی دیپلۆمات و شرۆڤەکار لە ڕۆژئاواوە هەتاوەکو ڕۆژهەڵات لە زۆر وڵاتی جیاوازی جیهانەوە سەرەڕای ئەوەی کە تەبا و ناتەباش بوون بە یەکترەوە لێرە توانیان پێکەوە گفتوگۆ بکەن لەم شارەی کوردستان کە یادگارێکی کۆنی مێژووی مرۆڤایەتیە. بەشێکی زۆری پانل و گفتوگۆکانیش لە گەلێک شوێنی دنیا بینران و بیستران چونکە بە زمانەکانی کوردی بە هەوڵ و کۆششی هەموو هاوکارانم لە تۆڕی میدیای ڕوودا و بە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکی و ئینگلیزی لە پلاتفۆرمەکانی ڕووداوە بڵاوکردنەوە بەو جۆرەش گەیشتە شوێنێکی فراوانتر. کۆربەندی 2025 هەولێر ڕاستیەکی سادە بەڵام قوڵی بۆ ئێمە دووبارە کردەوە. ئەویشەوەیە کە چارەسەر بۆ تەگەرە و ئاڵنگاریەکان تەنیا گۆشەگیری و دوورەپەرێزی نییە، بەڵکو دیالۆگ و هاوکاریەوە ئەمەش بەو ڕێگایە ممکنە بێت. جا ئەمە چی تایبەت بە بەرپرسی چاکسازی ئابووری، کێشەی ئەمنی سیاسی یاخود گۆڕانی کەشوهەوا یا هەر بابەتێکی دیکە. هەڵبەت بە تەنیا ئەوەشی بۆ دەرخستین کە گفتوگۆش بە تەنیا بەس نییە، بەڵکو پێویستە بۆ ئەوە کردداری سیاسی هەبێت، دەستپێشخەری استراتیژی هەبێ و هاوبەشی درێژخایان هەبێت. دووبارە من سوپاسانەکەم بە ناوی خۆم و هاوکارانم لە تۆڕی میدیای ڕوودا و ئارەزووی سەفەرێکی پڕ لە سەلامەتیە خوازم بۆ هەموو ئەو میوانانەی کە لە دەرەوە تەشریفیان هێناوە و سوپاس بۆ ئامادەبوونتان. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ. دەستخۆش زۆر زۆر سپاس gelek سپاس بۆ هەوا بۆم خۆ تەجروبەیەکانی بوو گەل هەوا بووم بۆ سێ ڕۆژە هەوا ئیڤێنتە ماوەدان کرد هیویدارم هەوا سوورجێ وەربگربیت gelek سپاس دوماهێکا کۆربەندەیە فەرمونون ئەگەر هین الڤێر الگەل من ئەم هەمی پێکڤە ئەگەر هین بشەنیێت بخوازیتن هاوکاران لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و داوایان کردووە ڕسمێکی جەماعیمان هەبێت وەکو جوانترین ختامی بۆ ئەم کۆربەندە. اینجا هەر کەسێک حەز بکات تاقەتی هەبێت گەورەمانەکە با فەرمونە سەر ستەیجەکە.